ئایا تۆ لە ئارەزوومەندانی تەماشاکردنی فیلمێت کەواتە لە شوێنێکی زۆر گونجاودای؟ ئەمڕۆ کەناڵێکمان بۆتان هێناوە کە هەموو 24 کاتژمێر جارێک دیمەنێک لە زنجیرە دراما و فیلمە بەناوبانگەکان بڵاو دەکاتەوە. گەر تۆی بەڕێز یەکێکی لە ئارەزوومەندانی ئەم جۆرە ڤیدیۆیانە، ئەوە هەر ئێستا سبسکرایبی ئەم کەناڵە بکە و پشتگیری ڤیدیۆکانیشی بکە. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیەدا داناوە. هیوادارم سەردانی کەناڵەکەی بکەن و پشتگیری بکەن بۆ ئەوەی زیاتر لەسەر کارەکانی بەردەوام بێت و خزمەتی زیاتر بگەێنێت. سڵاوتان لەبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. هیچ زانیاریەکتان هەیە دەربارەی زۆرانبازی دەست یاخود یاری دەستشکانەوە؟ بریتیە لەو یاریەی کە لە نێوان دوو یاریزان ئەنجام دەدرێت کەوا هەردووکیان هەوڵ دەدەن قۆڵیان بەڕاستی بهێڵنەوە لەسەر مێزەکە و هێزی ماسوولکەکانیان بەکاردەهێنن و لە کۆتاییدا یەکێکیان دەبێتە براوە و ئەوەشی دەستی بەر مێزەکە بکەوێت ئەوە دۆڕاوە. یاساکانی زۆر ئاسان و ئاشکران. لە دیمەنەکانی ئەمڕۆماندا باشترین زۆران بازەکانی دەستان پێدەناسێنین لە جیهاندا، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆمان دووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە. و لە بیرشتە نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. هەندێک زۆران باز هەن کەوا سەرکەوتن بەسەریاندا زۆر سەختە. بەناوبانگترینیان ئەلێکسی تۆتراڵ کە ناسراوە بە سکول بۆی، یەکێکە لە باشترین یاریزانەکانی زۆران بازی دەست لە جیهاندا و ژماری پێوانەی شکاندووە لەو سەرکەوتنانی کەوا بەدەستی هێناون لە تەمەنێکی بچووکدا. هەرچەندە ڕکابەرەکەی بەهێزش بێت، وەکو دەڵێن ئامادەکاری بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیەک کردبێت سەرکەوتنی تێیدا بەدەست هێناوە. هەموو ئەوەی لەسەر تۆ پێویستە گەڕانە لە ئینتەرنێت بۆ زانینی ئەم هەموو هەوڵدان و کۆششانەی سکۆڵ بۆی و براکەی بۆ پێگەیاندنی خۆیان. لە ئەنجامی ئەم هەموو مەشقە سەختانی کە لە ئینتەرنێت بڵاوی دەکاتەوە، سەختە دۆزینەوەی ڤیدیۆیەک کەوا سکۆڵ بۆی تێیدا شکستی هێنابێت لە بەرامبەر ڕکابەرەکەیدا. یەکێکشیان بریتی بوو لە ڕوبەڕووبوونەوەی یاریزانێکی لەشجوانی کەوا یەکەم ڕوبەڕووبوونەوەی بوو لە ساڵی 2017 و ئەو کات سکۆڵ بۆی تەمەنی تەنها 17 ساڵ بوو کە لە ئەنجامدا توانی بەسەریدا سەر بکەوێت و ئەمە سەرەتایەکی نوێ بوو بۆ ئەلێکسی ڕاستەقینە و ئەمەش ئەنجامی ئەم مەشقە قورسانە بوو کە ماوەی ساڵانێک بوو ئەنجامی دەدا و هەروەها هۆکاری بەشێکی گەورەی سەرکەوتنەکانی بوون و توانی بۆ هەمووانی بسەلمێنێ بەهۆی زاڵبوون بەسەر ڕکابەرەکەیدا و هەروەها تێکشکاندنی لە ماوەیەکی زۆر کەمدا و پاشان دووبارە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ یاریزانی لەشجوانی کە لە ڕابردوودا بەسەریدا سەرکەوتوو بوو و ئەم جارش دووبارە بەسەریدا سەرکەوتەوە و لە هەمان ڕۆژدا توانی بەسەر چەند ڕکابەرێکی تریشدا سەر بکەوێ. هیچ سەخت نەبوو بۆی سەرکەوێ بەسەر ڕکابەرەکەیدا، بەڵام بەسەرکەوتن لەم یاریەدا پارەیەکی باشی قازانج دەکرد. بۆیە پێویست بوو لەسەر هەردوو یاریزانەکە کە هەوڵی خۆیان بدەن بۆ بەدەستهێنانی خەڵاتی پارەکە. بەهۆی ئەم یاریەوە ئەلێکس بیرۆکەی ئەوەی بۆ هات کە لە یەکێک لە شەقامەکانی نیویۆرک زۆران بازی لەگەڵ هەر کەسێک بکاکەوە ئارەزوو دەکا و ئەوەی بتوانێت سەرکەوێ بەسەریدا $100 پێدەدا. ئەلێکس توانی سەر بکەوێ بەسەر باشترین یاریزانی زۆران بازی دەست لە جیهاندا و زۆرێک لە خەڵکی هەوڵی ئەوەیاندا کە ڕکابەری ئەلێکس بکەن و سەر بکەون بەسەریدا، بەڵام هەموو هەوڵەکانیان کارێکی بێسوود بوو. ئەمە ژوای کردبوو کە خەڵکێکی زۆر کۆ ببنەوە بۆ بینینی یاریەکە و لە سەرەتادا ئەلێکس ڕوبەڕووی بەشێک لە یاریزانە زۆر بەهێزەکان بۆیەوە، بەڵام هیچ کامێکیان نەیانتوانی بەسەریدا سەر بکەون و ئەمە بۆ ئەلێکس کارێکی زۆر ئاسان بوو، وەکو ئەوەوە بوو گاڵتە بکە چونکە بە پێکەنینەوە ڕوبەڕووی ڕکابەرەکانی دەبۆیەوە. بەڵام ئەم پیاوە لە سەرەتادا هەمووان وایان هەست کرد کەوا دەتوانێت سەر بکەوێ بەسەر ئەلێکسدا، ئەویش بە تێڕوانین لە ماسوولکەکانی. لە سەرەتادا وا دەرکەوت کەوا ئەلێکس بدۆڕێت، بەڵام دواتر نیشانی هەمووانیدا کە هەموو شتێک لە بارودۆخێکی باشدایە و دەستی کرد بە جوڵاندنی قۆڵەکانی بۆ سەرەوە و لە کۆتاییدا هەموو شتێک بەم جۆرە بوو کە ئەلێکس ئامانجی بوو لەبەر ئەوەی توانی سەر بکەوێ بەسەریدا لە چەند سرکەیەکی کەم لە گەڕی یەکەمدا و لە گەڕی دووەمدا یاریزانەکە دەستی ئەلێکسی بەرەو خوارد دەبرد، بەڵام ئەو لە ئەنجامدا پێدەکەنی دواتر سەرکەوت بەسەریدا
کەوا شتێکی زۆر ئاسان بوو بۆ ئەلێکس. دواتر ڕوبەڕووی ئەم پیاوە بەتەمەنە بۆیەوە. پیاوە پیرەکە لە سەرەتادا بڕوای وابوو کە دەتوانێت لە ماوەی چەند سرکەیەکدا سەر بکەوێت بەسەر ئەلێکسدا، بەڵام ئەوە شتێکی ئەستەم بوو. ئەلێکس لە ئەنجامدا توانی سەر بکەوێت بەسەر ئەویشدا و لە خولەکەکانی کۆتاییدا ناو بژیوان بڕیاریدا کەوا خۆی ڕوبەڕووی ئەلێکس ببێتەوە. ناو بژیوانەکە بە شێوەیەکی زۆر بەهێز دەبیندرا، بەڵام نەک وەک ڕکابەرێک بۆ ئەلێکس، چونکە لە ماوەی چەند سرکەیەکی کەمدا سەرکەوت بەسەریدا. دوای ئەوەی لە ئەنجامدا کەس نەیتوانی سەرکەوێ بەسەر ئەلێکسدا، $100 وەکو خۆی مایەوە و کەس نەیتوانی ببێتە خاوەنی. و لەم دواییانەدا ئەلێکس ڕوبەڕووی جۆن کۆڵ بۆیەوە کە یاریزانی لەش جوانیە و کەس نەیتوانیوە بەسەریدا سەر بکەوێت لە ڕابردوودا، بەڵام ئەلێکس زۆر بە ئاسانی توانی لێی بەرێتەوە. و لە کۆتاییدا ئەمە مانای ئەوەیە کە هیچ کەسێک نییە لە جیهاندا بتوانێت ڕکابەرایەتی سکۆڵ بۆی بکات. و ئێستاش ئاشناتان دەکەین بە وەرزشوانێکی جیاوازتر لەوانی تر. ئایا هیچت بیستووە دەربارەی یاریزانی ئەڵمانی ماتیاس میل؟ ئەم کەسە پاڵەوانی زۆرانبازی دەستە، ئەویش لە کاتێکدا کە منداڵێکی بچووک بووە. ئەم پاڵەوانە جیاواز لەوانی تر سەرنجی هەمووانی بۆ خۆی ڕاکێشاوە لەبەر ئەوەی دووساری کێشە بۆتەوە لە ماسوولکەی قۆڵی ڕاستی و گەورەتر لە 3 قەباری ئاسایی خۆیەتی. دەستپێکی ژیانی زۆرانبازی ئەم گەنجە لە 30 ساڵیەوە دەستی پێکرد کاتێک بەڕێکەوت دەستێتە شوێنی قاوە خواردنەوەیەک لە ساڵی 2004دا. ئەوێش کاتێک لە یەکەم ڕوبەڕووبوونەوەیدا توانی سەر بکەوێ. لەو کاتەدا هیچ زانیاریەک و پێشبینیەکی نەبوو، بەڵام ئەو سەرکەوتنا وای کرد زیاتر لێ بکۆڵێتەوە و ڕکابەری زلهێزەکانیش بکە. دەستی کرد بە ڕوبەڕووبوونەوەی هوا بۆ کێشی کەم و لەو کاتەدا کێشی تەنها 65 کیلۆگرام بوو و بیری کردەوە کە دەکرێت بەهۆی ئەم کێشە تەندروستی کە هەیەی ببێت بە یاریزانێکی زۆر ناودار. ماتیاس دەستی کرد بە مەشق پێکردنی قۆڵی ڕاستی تاوەکو ئەویش ببێتە مەکینەیەکی سەرکەوتن بەسەر ڕکابەرەکانیدا. هەموو توانای خۆی بەکاردەهێنا لە ڕوبەڕووبوونەوەکانیدا. ئەمە ژوای کرد چەند خەڵاتێک بەدەست بهێنێت. 13 جار نازناوی باشترین زۆرانبازی قۆڵی بەدەستهێناوە و لە ساڵی 2014دا وەک ڕوخسارێک بۆ ڕێکلامی بازرگانی بەکار هاتووە، ئەوێش بۆ یەکێک لە بڕاندە ئەڵمانیەکان و ئەم ڕۆژ وەکو بێژەرێکی وەرزشی کاردەکات لە یەکێک لە کەناڵە وەرزشیەکان. ئایا بەڕای ئێوە ئەو تاکە کەسەکەوە دەتوانێت سەر بکەوێت بەسەر سکۆڵ بۆیدا یاخودنا؟ بە هەر جۆرێک بێت ئەو تەکنیکانی کەوا پێویستیان دەبێت هێزێکی زۆری ماسوولکەیە و ئەو دیمەنە ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە گرنگی ماسوولکە لە ڕوبەڕووبوونەوەکاندا کاریگەری خۆی دەبێت لەسەر هەردوو یاریزانەکە. زۆرێک وا دەزانن کە یاریزانانی لەش جوانی دەتوانن بە ئاسانی سەر بکەون لەم جۆرە یاریەدا، بەڵام هەموو جارێک ئەوە ڕوونادا. بۆ ئەوەی ببیتە یاریزانێکی ناوداری زۆرانبازی دەست 3 یاسا هەیە و پێویستە کە پەیڕەویشیان بکەیت. یاسای یەکەم کە ناوداران پێی دەڵێن گانچۆ. تەکنیکی فێربوونی ئەم ڕێگەیە زۆر ئاسانە. بردننی دەستە بۆ ناو لەپی یاریزانەکە بۆ ناوەوە و هەروەها دەستی ڕکابەرەکە بە ئاراستەی تۆ بێت و لە حاڵەتی دووەمدا تۆ لە باری هێرش بردن دەبیت، ئەویش تەنها بە بەکارهێنانی ماسوولکەکانی قۆڵت. یاسای دووەم لە یەکێک لە فیلمەکاندا ئەوەمان نیشان دەدا کە سیلڤەر ستالۆن لەم فیلمەدا وەک شۆفێری بار هەڵگیرێک کاری دەکرد لە شاری لاس ڤێگاس و ڕوبەڕووبوونەوەیەکی زۆرانبازی دەستی تێدایە. ئەم یاسایە ڕەچاوکردنی بارودۆخی دەستە. بەشی سەرەوەی دەستەکە بەکاردەهێنیت و پەستان دەکەیتە سەر پەنجەکانی ڕکابەرەکەت. یاسای سێم پەستانکردن لەسەر شانەکانی. ئەمە تەکنیکێکی بەهێزە بۆ کۆتایی هێنان بە یاریەکە و سەرکەوتن بەسەر ڕکابەرەکەدا، بە تایبەت ئەگەر ڕکابەرەکەت لە ڕووی جەستەیەوە لە تۆ بەهێزتر بوو، ئەو کات دەتوانی هێزی شانەکانت بەکار بهێنی و ئەگەر ڕکابەرەکە زۆر لە تۆ بەهێزتر نەبوو، ئەوە دەتوانی ئەم ڕێگەیە بەکار بهێنیت. لە کۆتاییدا ئاسی توی بەڕێزش چەندە لە زۆرانبازی دەستشکانەوەدا. دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵەی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و هەروەها لە بیرشتان نەچێت هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم
تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.